سڵاوتان لێبێت هاوڕێیان چۆنن باشن بە هیوام ڕەوش باش بن ڕەوش باش بن بەردەوام بن لە خەبات و تێکۆشان سڵاو و ڕێز هاوڕێیان تان دیاوڕێ خردەبتەوە بە کەمێک تاخیر دەبین 4 دقە ئەو جارێ زووتراتیمە 4 دقە زووتراتیمە سڵاوتان لێبێت هاوڕێیان چۆنن وەڵا پارتی سوکاتی بە بەرەم ساڵح کرد فێرە خەواتی مەدەنی بووە فێرە خەباتی مەدەنی بووە فێرە خەباتی مەدەنی بووە پارتی ئێستا ڤیدیۆیەکە تشقەڵە بە لا ئەوە دەکەن بەرەم ساڵح دەکەن تاان ئەو بەرهەمە نامەی خەتی هەیە داوای لێبوردن لە مەسئولی دەکە کە جارەکەت کە خۆی هەڵبژاردیە پارتی هێشتا قبوڵی نییە قبوڵی نییە بێزەحمەت چۆن پەیوەندی بە سیروان بارزانانی بکەمەرێت تەواو نەبوو هەموو تەلەفۆنی لەوان دێشیدەوێ کاک سیروان بڕوا بکە نایان دەمێ بەس ئەو ڕۆژە تووڕە بووم لەسەرەوەی لێهێبان ڕاست ئێستاەوەی لێهێبانیش باس بکەین کە چۆن گاڵتەتان بەو خەڵکی کرد بەخێر بێ ناوڕێیان سەرچاوی من ئێستا هەندە زانیاری نەبیستراو نوێیە بڕوا بکەن کەس باسی نەکردیە لۆتان بڵاو دەکەمەوە بەخێر بێن هاوڕێیان ئەگە بتوانن لەگەڵمان بڵاو بکەنەوە لەبەر یەک شتیە هاوڕێیان بڕوا بکە ئەو پارتیە ئەگەی لە داعش نمایە ئەگەی لە داعش نییە ئەگەی لەمەیە ئەگەی لە دەنگای ئۆپۆزیسیۆنەکانە ئەگەی لە خوێندکارانە ئەگەی لە زیندانیەکانی بادینانە خەریکی بەس ئەوانە بە خەتەر دەبینی داعش بە خەتەر نابینی هەر لەبەر هەندێ بەداخەوە ئەوڕۆ سێەم جار پەیجی تەفدە پرێسیان داخست لە ڕێی ئەو هەموو شکایەتە زۆرەی ماوەک عاقڵ ببوون وازیان هینا بووم شەڕەچی ئەلکترۆنیەکەیان کردبوو هاوڕێیان بڕوا بکەن لە بۆ ئەوە نییە ما ئەوەندە بڵێین بەس بڕوان پێ بکەن ئەو شەڕە تەکنیکیی لەگەڵ مەجموعەکمان دەکەن بە تایبەتی مەکی ئامێری لە پێشمنا تەفدا و ئەمێن و کاگرەنزدەر لەگە کەس نەیان کردی لە سەروی دە پەیج و ئەکاونتیان لێ داخستینە لەو پێش 6 مانگی نانە ساڵێک دەبی ئاوە هەر لەگەر ئەو قەزەی بادینە یعنی فۆکسەکی زۆریان خستە سەرەما قووەتەکی زۆر کورک ئیماراتیەکانیان هینا و بە ئیماراتیەکانیان گوت بووی تۆ بیشانێدا بخەن وتیان تۆ قورسە بەڵام فەیسبوکان بە بەسیتی هەر بە بەسیتیش فعلا من ئەکاونتەکەم 12 ساڵ هەبوو لیان بردیمە ئەوە شەڕەوە لە پشتەوە بەهەرحاڵ وەربگرینەوە پەیجێکی 7 ساڵە مەبووم تەفدە پرێس 3 پەیجی لێق داخرایە 3 پەیج ئەوە جگەلەوەی کە هەیە ئەو خەبەرە گرنگانە بڵاو دەکەنەوە 100 کەس لایک دەکەن لەبەر ئەوەی 100 ڕیپۆرت و دەیان شکایەتیان لێ دەکەن ئیتر دەیمرێنی بەستەکە ئەوەی مەشا ئەوتە قسەی من لێرە دەکەم کاگرەنزەرکراوی دەبێت لە پەیجەکە خۆی دادنێ 100,000 کەس سەیر دەکات لای من 6,000 کەسە یعنی هەر ئەو قسەیە هەر ئەوەیە بە خۆم بەلایویش دەڵێن ئیتر یعنی پارتی ئەینەن بەعز چۆن بەعز شەڕی تەشویشی لە خستە سەر ئێزگەکان ئەویش هەمان شتە هەمان شتە ئاوڕێیان ئەرێ وەڵا هەمان شتە لەگەڵمان دەکاتن پیرۆزیبی هەر ئەوەندە عەقڵ و ئەوەیتین ئەو ئەمە بە دوژمن دەزانی بڕوا بکە لای پارتی ئێمە دوژمنین نەوەک داعش لای ئاڕێتە هەندە برادەر دێن هەندێک لەو قسانە دەکەین بڕوا بکە ئەو تەشویش ناخاتە سەر داعش لەبەر لایوی داعشەندە گرنگ نییە داعشەندە گرنگ نییە ئەمە گرنگین ئەمە خەتەرین لەسەری بەهەرحاڵ ئەوە لەو پەیجەکەی کەم ناتوانم لەوەی تێ ببورن ئەمەش سەرمان لە تێک چوە بەداخەوە گوتم ئەوڕۆ 3 پەیجی تەفدە پرێس برادرانی تەفدە پرێسیان داخست تاانەوە هەموو لە ترسنۆ شتی هاوڕێیان هێزێک ئەو هەموو ئیمپراتۆریەتە میدیایی هەیە هێزێک ئەو هەموو میدیایی هەیە کورە و محەممەد سەلیم زووری سەرۆکی بەڵتەچیەکان سەمع زۆری پێ ناخۆشە بۆیە منۆ دەڵێن
بڕوا بکات لە شوێناگەی 3000 موچەی دەدەین ئەو خەڵکانەی لە فەیسبووکن شەڕ مالۆ دەکەن لە پشتەوە هجومی سەر 3000 بەڵتەتی هەیە جگە لە هەزاران کادیر ئەو زەخەری لە یەک پەیجی دەترسێن لە یەک ئەکاونتی دەترسێن لەبەرەوەی مەبدەیان نییە لەبەرەوەی دەزان هیچ نینە ترسنۆچێکی خۆیان نییە وەرە ئەوەت و کوردستان بیسار ڕووداوت هەبی لە پەیجێکی بترسی کورە لە پۆستەکی دەترسێن پڕا بکە وەڵای حارم بە حارت نەبی پارتی حیزبێک 76 ساڵە هەیە وەرە پۆستەکی دەکات بەیاننامەی مەکتەب سیاسی جاری وا بە لەسەری دەرکرایە تەشویش ئەو بە ملیارەها دۆلار دەستگای ئەو زانیاری بیستراو و نەبیستراو نییە ئەوانە هەموو لە خزمەت بڕۆ ئەوەی هاکەری ئیماراتی بینە ئەوڕۆپی بینە پارەی بدا چیە 12 کەسی فەیسبوک تەنجیان با ئەوەی مەسرور بارسانی ئەرچنیە ڕاخنەی لێ دەگرن ڕاخنامە لەناو فەیسبوک نانی هجوم ناکرێت شتێکی تیرۆریستی نیۆکی داعش کەچی بە ملیۆنە دۆلاری سرف دەکات خواوە عیب نییە حیزبێک 76 ساڵە ئەی هاوار خاوەنیت ئەو هەم کۆمپانیا ڕاگەیاندن و جامی ئەو حیزب و حزبی یەکەم و یەکەمی بێ ڕگابەر وەڵڵی لە یەک پەیدی فەیسبوک دەترس خوا شەرم لە خۆت ناگەی مەسرور بار وکرە مەسعود سەرپەرش هاوڕێیان بۆ زانیاریتان وڵات 32 هەر بۆ زانیاریتان هاوڕێیان مەسعود بارزانی سەرپەرشی هەموو سوسیال میدیای پارتی دەکرد هەتا 4 ساڵ لەمەوبەر 4 ساڵ لەمەوبەر ئەو کاک ئیبراهیم عەباس لەگەڵیان بوو ئەیگوت سەرپەرشتیاری یەکەمی سوسیال میدیای مەسعود بارزانی بەخۆی سەرپەرشتیاریش مەسەڵەن چ دەکات تعلیمات دێ بڕۆ لە سەوەی بنووسن لەوەی بدەن راپۆرتی لە بۆ دەستی ئەو بەخۆی سەرپەرشت دەکەم وەرە سەرۆکی قەومی و مەرجەعی کورد سەرپەرشتی ئەو شتێک بکە بەخێر بێن هاوڕێیان بەچینە سەر کاک سیروان بارزانیش هاوڕێیان وەڵی لە بەوەم نییە تاعەن لەو ڕۆژانە مەسعود بارزانی بانجی سیروان بارزانی دەدای و تەلەفۆنەی ئێمە قسەی زۆر پێگوتی هەرچیتە ژۆرە زۆر لی تووڕۆ بووە وتی خوا ئەت فەرق لە نێوان چالاکوان ڕۆژنامەنووسی ناکەی چۆن دەتوانی لەوە چالاکوانە چی ئەو هەموو لێدوانە بدەی تاعەن ئەو وایە لەو نوقتەیە بەزەم پێشم گوت ڕۆژنامەنووسیشم دەنگەکە هەیە بەهەرحاڵ بەس پێ خۆی لێ تووڕە کرد گوتبی جێژی قسەی کەشی پێ گوت بە ئەخلاقیەت جوان نییە پێ بڵێن وەندی چۆن دەکرێت ئەو چالاکوانە چی ئەو هەموو نهێنیەی باسکەی ئەوەندە قسەی بکەیت تاعەن قسەکان بڕا خەتا لەم نیش بوو یانێ الحەق ئیتر زۆر خۆی لێ تووڕە کردیە حتا دەڵێن دەری تە دەرێش گوتی بڕۆ تویست کە مەسوولی مەحوەر نی وەق دەنگۆیەکی بەهێز هەیە کە مەنسووری کوڕی برتا ئەوەی مەسوولی هەموو مەحوەرەکان قائیدی مەحوەرەکان العلم ئەوڕە زۆر خۆشە پەیجەکەیە دەڵێ وەڵی کاک مەسعود لە گوتاردا وێ ئۆپۆزیسیۆن دیبلۆمات مەگەزین بوو ئابزانم کاک مەسعود خۆی تووڕە کردی گوتی قائیدی مەحوەر دەبی لە جەپەبی ئێ وەڵڵاهی کاک مەسعود هەمومان کوڕەکەی تو دەناسی تاعەن مەنسوور بەو زانیاریتان لەناو فامیلی مەسعودیش لە دەرەوەی بازنێ لەبەرێ دایم سەعەت خەریکی سەرخۆشی و قومار و ژن و ئەو شتانەوە ئەمە قەرزی لە ئەوروپاشێ بۆ زانیاریتان ناوێری بێتن ئەوی کردە قائیدی مەحوەر ئێدە بە شەرەفم کاک مەسعود لە یەک مانج یەک شەو لەو ئەوانە نانویت باشە لە بەرەیزم نییە مجەرەد هەیبەتەکە و ئاو بێنە و دەست بشو بەس ئەیبە لەو میدیایەک کە دێ ئەو قسانە بەناوی مەسعود بارزانی بڵاو دەکات کورە یەک برازای مەسعود بارزانی شەوەک لە چای قەرەچووکی نانوی نۆرەی مەنسوور بارزانیە بەس گرنگ سیروان ئەوە بوو بەس ئەم یە قسە لۆ ویژدان بکەم یعنی سیروان بارزانم تەسەوڕم ناکرد کەسەکە زۆر بەڕێزەوە قسەی کرد یعنی بە ویژدان بڵێم و وەڵامی پرسیارەکانی هەرچەندە لە وەڵامی پرسیارەکان هەردەهات یعنی هەم لێم کرد کە فاشی هەم لێم کرد کە ئەتوو بڕیاری تەقە نەکردنتان هەیە بەس وەڵامەکانی خراپ نەبوو یعنی لە مەسعود و لە مەسرور نێتی جوانتر دەتانی قسە بکە مەسعود و مەسرور نێتی دوای هەموو کۆنگرێشی ڕۆژنامەگەری دەبنە گاڵتەجاری میدیاکان بە سیروانمان نەبوو یعنی بە ویژدان بڵێم یعنی بەهێمنی وەڵام یعنی من ئەوەم پێ ئەوەیە هاوڕێیان ئێمە شەڕ دەکەین ئەگەر هەموو لایەکی بەس ئەو شەڕێمان قین نییە ئەم بۆ خۆم بەقین نیم یعنی ئەمن ئەوەم نییە ئەم دەبێت لەگە خودی ماڵی بارزانی ژاوە ڕوبەڕوو قسە بکەم پرسیارەکانی خۆمانیان تێبگەێنین
ئەو کەناڵە دروست بکرێ بەس نەک وەک ئەو خەڵکە ڕۆژنامە نووسن بەدزی لەگەری بچن نە ئاوا لە بەرچاوی میدیاکان قسەکانی خۆمان ڕوبەڕوو پێیان بڵێن و ئەوانش ژێمان ێڕادە بگرن وەڵام بدەنەوە خۆ مەرز نییە ئەوە سیروان بارزانی شوێندە شتی گوت منطقێتی تێدا بوو یعنی باشە ئەو کابرایە دەیەوێت شتێکی مۆدرن کە باشە مەسئول لۆ عقوبەی دەدەیت ئێ بە شەرەفم لە هەموو ژیان بەقەدەر سیروان بارزانی ئەتوو مۆدرنانە جوابت نەدایتەوە موقنعیش نەبووی نەتوانیە پرسیار سەدان جار بێگاڵتەجاری میدیا یعنی چێ تو عقوبە بدە من لە دیفاعم لە سیروان نییە سیروان هەر بەس سەتاسی هەموو دزیەکانی ماڵی بارزانی سیروانە بە تایبەتی مەسعودی بۆ زانیاری سیروان های لایف هەیە بیلۆف دەژینی سیروان کوڕی ئەوێ بەڵام کاکە وەڵڵاهی کابرا دەیەوێت بە مەدەنی تەعامل بکە بزانێت چیان لێ کرد وەڵا دەنگۆیەکی زۆر بەهێزێ نەک دەکنەما ینی بەس ئێمە سەرچاوە کە ئەو برادەروشتانە خەبەریان دایتە ئێمە فعلەن پێی گوتێ بڕۆ تویس کە مەسئولی محوەر نییە ڕاستە ڕۆڵە کازمی بۆ کوڕەکەی خۆی لە شوێنیدانەیە لەسەر چ تەلەفۆنێکی کە زۆر بە ڕێزی شۆ جوابی داوە هیچ فەڵتە چش نەدا مجەڕەت معاناتێکی باز کردی ئی پێشمەرگە کامێرەی حەراری نییە ئێتخوا شەرم نییە کە پێشمەرگە کامێرەی دووربینی حەراری نەبی هاوڕێیان بچمە سەر ئەوەی لە هێبان بەهەرحاڵ منەوەم دیفاع لە سیروان نییە بەس قەزم کاکەمە دەمانەوێت ئەو کەناڵە لەگەڵ خودی بنەماڵەی بارزانیش ڕوبەڕوو قسە بکەین خەڵک فێرە ئەو مۆدیرە بکەین مەتعیان نەکرێن نە ڕوبەڕوو قسەیان لەگەڵ بکرێ و ئانی ژیان لە قسەی ئێمە بی نەک هەموو ئەو هەموو کۆیلە و ماستاوتیانە چەپڵیان لێدن بەس نازانم ئەوە لیان ناگەڕن قەت خۆ لە ناو خودی بنەماڵەی بارزانیش ئەو ئەیوب بارزانی هەیە دەیان کەسی لە ناو بنەماڵەی بارزانیەکانیش خەڵکی زۆر باشەیە بەس ئیلا لە دووشتی قۆڕ دەگەڕن کە شتە جوانەکانیان لێ مەمنوع دەکرێت لێگەڕێ با مەسرور بارزانی ئەگەر یەک قیت مۆدرنە لێگەڕێ با بێ لەگەر ئێمەمانە قسە بکە ئەگەر مەسرور بارزانی جورئەتی هەیە ئەمە لێرە پێشنیازی دەمێ وەرە مەسرور بارزانی ئەگەر جورئەتت هەیە ئەوە چی کۆبنەوەشی دیجیتال بکەوە لەو سۆسیال میدیایی لەگەڵ ئێمەمانان لەگەر کاکە ئێمەشنا لەگەر 12 کەسی ڕەخنەگر بکە ڕەخنەگر نەک هەموو جارە کۆمەڵی کەس بە خۆتان دەبژێت قچێک مەدەنی بن جێ لە خەڵکی کەش ڕابگرن نەک هەر ئەوان چەپڵەتان لێدەن هاوڕێیان شەڕی لە هێبان بەر لەوەی بچمە پەیوەندی نهێنیەکان پەیوەندی نهێنیەکانی نێوان ماڵی بارزانی و داعش کە من ئاگام لێیە ببورن تا ئەمە نەمازانی ئێستاش زۆر شتی نهێنی هەیە ئاگادار نین بەڵام دوای ئەولۆمان باز دەکرێت ینی خەتا لە مەشنێ ئێمە دیوەک دەبینین دوای ئەوە دیوەکەی کە زیاتر دەردەکەوی ڕەنگی هێشتا ماش بیش بەڵام دوای بەدواچوون هاوڕێیان دەرکەوتە شەڕی لە هێبان گەمەیەکی سیاسی داعش و پاراستن بووە شەڕی لە هێبان لە چه ئەساسێک چێ خەڵکی لە هێبانە با لێرە ناوی خۆی بنووسیت خۆیان پرسیاری ئاراستە دەکەین ئەم بەخۆم بە ڤیدیۆش جێم لێ بووە بەس چێ خەڵکی بەخێر وێ ناوڕێیان هەر یەککن چێ خەڵکی لە هێبانە با بنووسی هاوڕێیان لە خدر جیزەی 40 دقە شەڕ بووە 3 RPG تەقایە داعش کەمینی لەو پێشمەرگەشدانەیە 7 شەید کردیە وایە هەمومان ئەوە منتەهین لەسەری کەمینی دانەیە بە بۆم نەت ئەوە نەبووە 3 RPG تەقایە ئەوەیان کردیە لە هێبان 6 سەعات شەڕ بووە 1 RPG نەتەقایە 1 RPG نەتەقایە هەموو ماڵان هەیە گولەی پێکەتیە 5 گولە نییە هەموو گولەکان بەس لە بۆ زەدزەکەی بووە زەدزەکە بڕۆن لە خەڵکی لە هێبان پرسن لە خەڵکی لە هێبان پرسن ئەگەر 50 گولەش 6 سەعات شەڕ بکرێ 50 گولە بە ماڵان نەکەتیە 1 RPG نەتەقایە ئەو داعشەی خۆی دەتەقێنتەوە من لەگەر ئەو پەڕی قارەمانێتی بوێری لە خەڵکی لە هێبان کە بەڕاستی نموزەدەشی جوانیان پیشاندا بەڵام کاکە معقول نییە 25 داعشی انتحاری ها بەرمونە ئارپیجێک نەتەقێنی 2 گولە بە ماڵان نەکەوی هەموو گولەی ئەوەیە کرسان و ئەوە بووە و دەڵێن بە 25 داعشی چار دەوروبەری هەموو گوندیان کرد گوند چ گوند 8 ماری گوند دەزانی یعنی چاوڕێیان ئەمە خەڵکی گوند و شتمان دیتە ماڵک لێرەیە ماڵک 200 مەتر لەولاترە ماڵک 50 مەتر لەولاترە کورە بابە 25 داعش و پێی دەکرێت 2 ماڵ کۆنتڕۆل بکە لەبەر ئەوەی دەبێت 10 نەفەر وەشی ئەوەی خدرزەی بچی لە کەمیندا بنێ
وهر لما بين هر 56 متری ئەو زە هجوم بکرێ 25 کەس کودا ئەوەی پێدەکرێ یعنی ئەوە خۆ باشترین نمونێ باشە لۆ داعش تێکشکە لە لەهێبان بە 17 کەسی 17 ماڵن ها خۆی بکوژیسی چ چەکداری خەڵکی لێهێبان بوو کە نمونەی قارەمانێتی چاویان ماز دەکەین ئەمە نمونەیەکی زۆر باڵایان پیشاندە لە ئیرادەوەەوە بەس لۆ داعش ئاپیزێکی پێوە نەنان خۆ خەلەکە لە خەڵک نییە خەلەکە گەمەکەیە کە من دێمە سەری ئێستاکە یعنی ئەو داعشە وەی لێبێ بە ئارپیجی نەبی ئارپیجی نییە کورەوە کامیرە هەراری هەیە ئەوە هەموو شتێکی هەیە چکۆگە 25 کەس بی هاوڕێیان پازەی لێبی بچی لە هەر چادەوروبەری گوندەکەی کەمین دابنێ نە کێز لەولا لە چەپ لە ڕاستەوە بێ دوو گوندی یعنی ماسن زۆر سەیر لۆ دەستنە گوندی لێهێبان لۆ ناسنە گوندی دارە خوورمای هەموو کەس دەزانین بن چیایە وە کارگەی ئەوەی لێیە موزیکە کارگەی کۆمپانیە کاری نێچیری لێیە هجوم نەکرای دەسەوێندەر هەلە بن پیلیانە دێنە خوارد چۆلەوانیە لە هێبان قسەک ئەولاترە ڕۆژی پاشتر دەستێنە ناو گوند دەست لە یەک شخاتەی نەدرای بۆ زانیاریت هەندێک دەرێن تایە هەندێک دەرێن شتەرچیان سوستاندیە دەکچێنەوە بەس زەزەکەیان دروست کرد هەمومانیان گرت تێبەردا پارتی کردیارە دەبی بێنەوە لەم چەوە وە بۆمە باشە بە هەموو پۆخڵەواتێک بە هەموو ئەو سیناریۆیان هەر باشە هێزەچی ئەوان لەوێندەرا سقەیەکی داتە گوندەکە بەس هیچ گرنتی نییە بە شەرەفم هیچ گرنتی نییە نەک هەرمێ بەڵام لەگەڵ هەمووش بەس قەزمان لەو گەمەیە دێ کە دوای ئەوە ئێمە زانیمە من ئەخر لە چێ بزانم دەتەقە نەکرایە بە جددیمە بە ماڵەکان نەکەتیە ئارپیجێک نەتەقیە یعنی ئەو داعشە لە خدرجەی سێ ئار دوی بە پێشمەرگەوە نابوو یەکەشی بۆ ماڵی وێ نابوو کەمینی دانایتەوە لە دەری ئەو پێشمەرگە شەهیدە قارەمانە بە کەمینی کەتنە بەری باشە لۆ لەوەی کەمینێک دانەندرابەوە بۆیە ئەوە گەمەیەک بوو و ئامانجەکە چێت 24 بیرە نەفت لە هێبان و چادەوروبەری هەیە ئاوران 24 و لە ناو لە هێبان بڕۆم بپرسی ناوەیە 100 مەتر 200 مەتر 300 مەتر لەولاترە نەوت کون کرایە بە تەنچی ئەزان سەری نەفدی بە 20-25 وەرەقەی چا دەکرد کون دەکەن تێی دێخن بە شۆفەری دەستنە بنی قۆڵ دەکەن لۆری دەستە ژۆری هەر لۆری بە تەنچی بە دەفتەرەشی دەفرۆشتنەوە ئێستا کەتە بەر دەستی سەتی پارتی دیموکراتی کوردستان ئیتر دەگەن یعنی داعشیش دا ئەو داعشە هێزەکی وا دڕەندا بە نمونە ئارپیجێک نەتەقێنەوە بە شکست بێ و بگری گوندەچی بە یەک سەعاتیش بکشێتەوە حەق خۆمانیان و پرسیار دابنێن ناوڕێیان حەق خۆمانیە پرسیار دابنێن لەسەر ئەوەی بامنەوە دەڵێم بەس هاوڕێیان خەڵکی لە هێبان سێیەم جارە ئەو پەڕی تێکۆشان دەکات جێگا ڕێزن کە دیفاع لە خاچی زێد و باوە پیرانیان دەکەن قەزم یعنی ئەوە یەک لەو خاڵانەیە بەڕازی شەرمەزاری ینی ئەمە دوای ئەولومان بەدیارەکە هەموو گەمەی سیاسی و بۆ خەڵکە نکبەتەی لە هێبان دەکردکەوە ڕۆح و نیوە مردی دەبن ماڵ حاڵ دەبن بە هەزاران ملک و ماڵ و زەوی و کورات مانگا و مەڕ و ئەخر ئەو بە قسە خۆش هاوڕێن ئەمە خەڵکی ئەو منتیقانە بووینە هەرێ هات هەرێ عەرەب هات هەرێ ئێستا دێمە سەر ئەو شتانە هەرێ بەعس ئەوەت دەکات یعنی ئەزۆرە شتی بەجیبێ لە ماڵ و مڵک ئەو بێ سقەیە وا دەکات خەڵک نەگەڕێتەوە سەگوندەکەی هەمووش بۆ چییە بزنسیە هەمووش بۆچی گەمەی سیاسیە ئەوە جگەلەوەی تاکید بکەینەوە بە دووبارە تاکید بکەینەوە ئاوڕێنەوەی کە پێزی چەکداری پارتی ئامادە نەبووە بە پێی 6 ساعت شەربی 1 تەقەی باشە لۆ تەقەی ناکەن یعنی داعش چییە لۆ تەقەی لێ ناکەن هاوڕێیان پەیوەندی نێوان داعش و پارتی هەموو ڕۆژ لە مەلاقەرە لە گوندی مەلاقەرە کە مەرکەزی پارتیە هێزەکانی پارتیە و نزیکە لە خوورمەڵە و ئەولای سێ سەیارە پترۆل دیسانێک مەرزیەک مۆنیکەک سەعات 4 لۆ 5 ئێوە بەیانی زوو یەک لە دوای یەک یعنی ئەوە نییە یەک دەرەچی دوای دەدەقەت چارێکێک ئەویت کە دەرەچی پڕ لە ئەرزا شەوان بە بەیانیان دەنێدرێ لە بۆ ناو داعش و ئەوڕۆ نییە ها ڕۆژەک و دوو نییە ئەو ساڵێک زیاترە
بەلۆگۆی وەزارەتی پێشمەرگە بڕۆ شۆڕژ ئیسماعیلی نازانم چت پێ بڵێم وەڵی ئەوڕۆ دیتم ئەوڕۆ پێم گوتن ئەوە توز لە هەولێری ئەمە دەرێن توزی بە پێشمەرگەش ناچی نەک وەزیری پێشمەرگە زۆر گوناحی کورە شۆڕژ قسە خۆت مرەتەب بکە کورە قسە خۆت مهۆ بە بڕوا بکەن هاوڕێ ئەو سێ سیارە بە لۆگۆی وەزارەتی پێشمەرگە ئەرزاق لە داعش دەبن یەکەچە پیکە بە دووشیان ئەوەی چی پێ دەگوترێ بەهەرحاڵ سێ سارەیە دەیان زار خەڵکی ئەو منتیقەیە دیتیان دەڕۆنە ئەو گوندانە هاوڕێیان ڕێگای شێخ لاس بیرە بەرازە وەڵی ئەو عینشم ئەو لە چاو نییە سێچار گوندن ئەلەو گوندانە بیرە بەرازە و شێخ لاس و ئەوانە بناری بەهەرحاڵ بووبن سێچار گوندە مەلاکاغی ئەوزانم لەو گوندانە هیچ چیزی چەکداری پارتی و پێشمەرگەی لێ نییە لەو ڕەبایانە هیچی لێ نییە کە دەڕۆن گەڕانەوەشیان هەجارێ بە ڕێگایەک دەبیت باشە سێ پیکاب و سیارەی ئەوە پەر لە ئەرزاق هەموو ڕۆژە لە چێ دەڕوە باشە هێزی پێشمەرگە لە وڵاترە ئەوە لە خواری و لە گەروەکانن لەو منتیقەیە ئەم بەجددی لۆ هێزەک ناچ تاقیب کاتم بزانە تا ئەنەوە ڕۆژە کودو نییە ها ڕۆژانە دەچیت و بە بەردەوام بە تاریک و ڕوونی بەیانیان ئەرزاقیان و دەبەنە ئەو منتیقەیە هیچ بارەگای چەکداری پارتی لێ نییە پێشمەرگەی لێ نییە بڕۆن بپرسن لە بارەگای ڕئیسی لە مەلاقەرەی ئینتلاق دەکە ڕۆژانە ئەرزاقیان و دەڕێت تورکیا دەدا قەتەرە خەرجەکەی من دەزانم پارتی لە زیشفانی خۆی نادا هاوڕێیان بەبێ بە لۆگۆی وەزارەتی پێشمەرگە هاوڕێیان لە سێ ئەشکەفتن دووبارەی دەکەمەوە سێ ئەشکەفتن ئازیکەند لە خوارەیە قەڵاتە سۆران ئەلیە ڕەش ئەشکەوت هەیە دەڵێن بەبەرد ئاوە فرێدەیە خوارێ یەک داعش ناوێری بێتە دەرێ قەناس کلاشین برێم ئەوە دۆشکە ئەتوان هەموو کوونەکانیان بگرن تا ئەنەو ساڵ و نیوەکە لیان نەدانا هیچ بڕۆسەی کە یەک ساڵ و نیو ئەگە یەک تەقە لە داعش کرابی یەک بریندار و کوژراوی داعشە بیت سی چل کەس بوون گەورەیان کرد داعشیان دروست کردەوە ئێستا بوونە ئەو بەڵایە لە بۆ خەڵکی بناری چای قەرەچووک و هەموو خەڵکی کوردستان خۆیان پێگرتەوە کە ئەو داعشە هیچ گرنتی نییە کە لەکوێ ڕادەوەستی کاکە داعش وا بوو بە 2000 نیوەی عێراقی گرت ئێستا قسە لەسەر 400 دەکرێتن کە لەو قەرەچووقەی پێیان ڕاگەیاندن هاوڕێیان چیای قەرەچووق ئەمە خەڵکی وێندەرن تیایەکی هیشکە یەک ئاوی لێ نییە ئەزان کۆمپانیە کاری نێچیری بۆ ڕێ ئاویان نۆ دەکات بۆ ڕێ ئاویان نۆ دەکاتەوە بە سۆندەی دەستە خوارێ ئەوە ساڵێک زیاترە سۆندەیان لۆ ڕاکێشانە حتا دەرێن ڕەبایی پێشمەرگەشەیە بە سۆندەی لە بۆیان ئەوە دەنێرنەوە چکو ئاوی لێ نییە نێ چیایەکە بێ ئاوە بێ خۆراکە ئەو چیایە گەورە و گرانەی کە هەیە یەک ئەو قەترە ئاوی تێدا نییە یەک خۆراکی تێدا نییە بە چ دەژی داعش بە چ دەژی هەموو ڕۆژێ هاریکار دەکرێت لە سەلیبی ئەحمەری تورکی قەتەری سەلیبی ئەحمەری ڕێکخراوی خێرخوازی بارزانی ڕێکخراوی خێرخواز ڕەنگە ڕێکخراوی خێرخوازی بارزانی لە ڕوانگەی ئینسانیەکەوە ئەرزاقیان بدەنێ بەجددی هاوڕێیان فەزا عەدەشکەی پارتیتان پێ بڵێم هاوڕێیان لە هەموو منتیقەیە کە منتیقەیەش تەعریب کراوە 200 گوندە بە دیبەگە و مەخمور کە کەندێناوە و قەرازی پێدەگۆترێ وەتو کەندێناوە و قەراز واتە کەندێناوە هەموو گوندەکانی دیبەگە و گوندەکانی قەراز واتە مەخمور و گوندەکانی 200 ماڵە 200 گوندن 200 گوندە دیبەگە 72 ئەویکەش 120 هەندەکە 50 عەرەبی ئەسڵە یعنی لە
کۆنیشەوە ئەوە من گوندی عەرەبانن کە بە دوو بەشین ئەو لەوانەی پرسییم مەسەڵەن گوندی کوردان لە بەرەی چەپ 45 عەرەبان 44 ینی ئەوە عەرەبی ڕەسەنن کە سەدان ساڵە لەگەڵ کورد دەژینەوێنن لەو لاتریش هەفتە بە هەفتەیە مەسەڵەن لای سوڵتان ئەولا و ئەولا لە 200 گوندی 150 کوردە تقریبا 135 کوردە ئەوی کە عەرەبیە لەو منتیقەیە پارتی دوو کاندید تەربژاردی هەردوو کاندیدەکە عەرەبن یەک ناوی خلاصە ژنەکە یەک ناوی توعمەیە خلاص و توعمە هەردووشیان دەرچوونە لە منتیقەیە لە گوند وەرە تو دوو کوردی کاکە قەیناکە کوردت نییە کاکە ئەمە توبی لەو منتیقان ئامە دەبی جەزبیان بکەین خەڵکی عەرەب بێنین عەرەبەکان بکەینە برای خۆمان ئەزمونەک پیشاندەین تەوان بۆ زانیاریتان لە وەختی گرتنی داعش سەکداری پارتی وێچێتی ئەو پەڕی بێ ئەخلاقیان لەگەر ئەو گوندانەی عەرەبان کردیە ئەو پەڕی بێ ئەخلاقی تاڵانی هێزی فەرهوت یعنی ئەوانە لەگە گوندی کورد بکەن یعنی من نمونەکتان پێ بڵێم لە مەخموری گوندی لە مەخمور داعش گرتبووی ئەو ماوەی گرتبووی دەستی لە یەک شت نەدا بە ئەو خەڵکی مەخمورە هێزی چەکداری پارتی وێچێتی چون و 20 ماڵیان تاڵان کرد بڕوان پێ بکەن لە 2014 کە هێزی چەکداری حکوومەتی عێراق شاوە دوای ئەو هێزی چەکداری پارتی وێچێتی چوونەوە لەو گوندانە فەرهودیان کردیە ئەو پەڕی بی ئەخلاقیان تەعامل پێ کردیە دەبوایە نموزەدەچی کە لە کاتێکدا جوان پیشان بدەن هەتا جەزبی عەرەبەکان لە خۆیان ڕابچێشن ئەخە عەرەب کو بەگەرت دەکەوی ئەتو چییە گوندەکەی لە هەرچی شتە تاڵانت کردیە بردیتر لە خۆت هەرچی وەکو دژمنێکی ڕەقەم یەک مامەڵە لەگەریان کردیە کە گوند تێ هاوڕیان عەرەبانە یعنی عەرەبانە بەس خاچی کوردستانە خۆس کوردستان 185 کوردە 115 نەتەوە ئەوەی کە لەگە دەژی ئەمە دەبی بوار بەوانیش بدەین ناکرێ هەمووی بڵێ کوردیە ئەوە شۆڤینیەتە دوو عەرەبی دانە بەعسی هەردووچیان کاندید ئەو توعمەیە هاوڕێیان ئەو توعمەیە دەستی لە ئەدامکردنی ڕەحمان مەولود مەلاقەرەیی هەبووە ڕێخستنەک بە بڕۆ لە مەلا بەختیار و لە کاکلە ڕەشی پرس لەگەرەوان بوونە ئەو توعمەیە ڕێخستنەی تایبەتی خەڵکی مەلاقەرەی بە ئەدامکردندایە ئەو توعمەیە خۆی و خزمەکانی لە 93 مەجید ئەوێنە هەبوو مەجید ئەوێنە لەگەر خزمە چیوانە بە شەڕ هات لەسەر زەویزاری خۆیان زەویزاری کورد کە عەرەبەکان بە بەردەوام لە منتیقەی ما دەری خەڵکی کورد دەردەکەن دەستە سەر زەویزارەکانیان بە تایبەتی بەعز زۆر ئەو ئاگرەی خۆش دەکرد دەمی عەرەبەکانی دەکرد مەجید ئەوێنە پێشمەرگەیەکێتی بوو ئەو دەمی فەلاع بووە لەگەریان بە شەڕ دێ برایەکیوان دەکوژی لە تۆرەی هەندێ دێن 13 ژن و منداری کورد دەکوژی 13 ئەو بنەماڵەیە ئەو توعمەیە 13 دەکوژن ئەمە بەبیرمان 93 ئەو مامۆستا خۆی سڕێ و خەڵکی ئەو شێخ شێروان و ئەوێنە و ئەو لابوون کردیانە هەراهۆریا دەچین و هجووم دەکەین و هیچ نەبوو 13 کەسی نێکبەتیان شەهید کرد ئەو توعمەیە خزمەکانی وە ئێستا شێخ تەهای ئامۆزای شێخ تەهای کردە ئەندامی فەرماندەی هێزی فەرماندەی هەولێر کە بەعسیەکی تۆخ کە دەستیان هەبووە لە تاوان و ئەو کۆمەڵ کوژدە بەو توعمەیە ئامۆزایەکی کردووە مەسئولی ناوچەی دیبەگەی بنەماڵەی ئەو 13 کەسە کوشتیان لە مەفرەقەکی دیبەگەی کوشتیان عەرەب بوو کردووە مەسئول ناوچەی دیبەگەی کاکە بڕۆ پارتی بڕۆ ئەگەر ڕاست دەکەی بڕۆ کەسێکی مەحامیەکی جوانیان کەسایەتە جوانەکانیان ئۆپۆزیسیۆنەکانی حیزبی بەعس عەرەبێکی پاک بکە مەسئولی ناوچەی دیبەگەش کەی مشکلەیە ئەمە لێرە خەڵک هەیە پەناهەندەیە وەزیرە وەنی هەمومان دەبین لە ئەوروپا پەرلەمانتارە بەس نەک بەعسێکی شۆڤینی بینی تۆ لێرە هەموو دروشمەکانت بەتاڵ دەبی هەموو دروشمەکانت بەتاڵ دەبی پارتی تۆ چەی بەعسیە وەرە تۆ بەعسێکی هینایە خەڵک لە تۆڵەی شەهیدکردنی بنەماڵەکەی خۆی کۆمەڵ کوژی کوردی کردیە کۆمەڵ کوژی وە کردیتە کاندیدی پارتی و دەریشی چوات لەو مەلاقەرەی هەشتان دەنگەچی هینایە ئەخلاسەکە 150
نوێز شێستە چەندە هینایتی لە مەلاقەرەی عەرەبە هیچی عەرەب لێ نییە هەمووی کوردە پارتیەکان دەنجام پێدایە هیچ جێ لێ نییە پارتی لەو شتانە ئاوڕێیان وەکو چۆن لە چۆمان 200 دەنجی ئەوە تورکمان درایە لە شەقڵاوەی لە مەسیفی تورکمان کڵاشەیەکە دادا ئەوە مونا دادە مونا کڵاشەیەکە لە چۆمان ئەو پارتی سەیری ئەو ڕوو دەکەوە سەیری ناکەوە دەبتە دوکومێن لەسەر کورد هاوڕێیان ئەو گوندانە لە 48ەوە تعریب دەکرێت 48 تعریب دەربەدەر دەکرێت هەمووتان ئەوەی ڕۆمانی چێخوا سێوەی مامۆستا عەزیزی مەلا ڕەشتان خوێنبیتەوە باز لەو قارەمانێتی چێخوا سێوەی لەو سەردەم دەکاتن کە چۆن مقاومەی ئەو بە ئەو عەرەبە شۆڤینیانەیان کردیە زێدی بە ئەو واپی هاوڕێیان من دەمەوە بڵێم یعنی جوتیاری کورد زۆر متعلقە بە خاچی خۆی بە زەوی خۆی بڕوا بکەن جارەکەی تری ژۆم گوت ئێستاش دەیڵێمەوە لەسەر یەک بستی شەڕی عەشیرەت دەستی پێکردیە برای کوشتیە جوتیاری کورد زۆر زەوی خۆی خۆش دەوێت بەڵام ئەو بێشەرەفانەوە لە خەڵک دەکەن ئەو هەموو گوندەیان ئەوە کردیە و ئێستاش ئەو پیلانە هەیە کەم دەچمە سەر کۆتایی بابەتەکە دەیانەوێ گوندەکانی کوردان هەموو تعریب بکرێتن و دەربەدەر بکرێن و عەرەبی هاوردە بێتەوە و لەبەر ئەوەی چێ لەبەر ئەوەی ئەو مەنتیقەیە سنووری جوگرافی کوردستانە هاوڕێیان دوایی سنووری چی دەوڵاتری دەبت سنووری عێراقی عەرەبی ئەمە سەیری ئەوە ناکەینەوە ئەو عێراقی ئەو ڕۆهەیە کازمی کە تەعاملی نەرما سەیری ئەوە دەکەوە حکوومەتی عێراق دەیانەوێت کورد چکو لەوێن دەر منتیقەی دەبن تەواو کە بردیان وەکو هەولێر نییە هەرچەندە هەولێریش ئێستا پڕی عەرەبی بەعسی کردیە کاکە خۆمە پێمان ناخۆش نییە عەرەبەک لەیدا قەومێ دێتە خاچی کوردستان بەس ئەو هەرچی بەعسی تاوانبار و مزریم و دز و جەردە و ملیۆنێرە ئەوی بردتە هەولێرێ کە تازە واوەخانی و مڵک و ماڵ و پێگەیان دروست کردی هەموو بەعسیەکان لیان دە قەومێ لە هەولێرن وەزیر دیفاع ئەوە عزە دووری مرد چەندین بەعسیە دیارەکان لەوێن دەرن وەزیر دیفاع ئەوە زۆربەی قاید فەیلەقەکانی کۆنی بەعزوا لە هەولێرێنە بڕۆن بپرسن لە عەنکاوە و لە ئیمپایر و لە گەڕەکی وەزیران وانەش ها ناز نەجێ ئەوە پارتیوە نییە عەرەبە فەقیرەکانی بردتە ناو هەولێرە برێ ئینسانیەتە نا بزنس و ملیۆنێر و ئەوکانی بردیە ئێوە تەعریبەش کێ 1 ملیۆن عەرەب کاکە ملیۆنێک نە 400,000 500,000 عەرەب زیاتر ئێستا لە ناو شاری هەولێرەیە و ئەوەش نییە خەڵکی فەقیر بن وەڵڵا ئەگە خەڵکی فەقیر بن هەمومان دەبیت کۆم بە خۆشمان پەناهەن دەین لێما قەومایە ئەچینە ئێرە هەرچی بەعسی و فاشی و مجرمینی کوردە بردی تێوێن دەر کاکەمە زێدی خۆمان خۆش دەوێ خەڵکی قەراز و کەندێناوەین دەزانین پارتی مەسعود بارزانی ئەو ترس و دڵە ڕاوچێ و ئەو کوشتن و کوشتن ئاوا بوونە بەعس ئەوە پێشمەگە لە 82 داهات من 82 بەبیر دەبەنمونە لە شێوسە هەموو گوندەکانی کوردانیان سوتان بۆ زانیاریت هەر سوتاندیان تاڵانیان کرد هەر مەشهورە لە ئەوەیوە لە 48ەوە ئەوە هەیە چەندین جار ئەو گوندانە دەربەدەر دەکرێن دەسووتێندرێن خەڵکیان دەکوژێ ئاوا پێشمەگە دەچورە و گوندە تەعریبانەی دەدا دەگەڕان شوان و جوتیاری کوردیان دەگرت سێ چار دەیان کوشت دووەز بە برادەری ئێمە لە دیبەگە کوژرایە چار مەیتیان دەهاتەوە دەیان گرتون دەیان کوشتن کوردن عەرەبی تەعریب کراو کو عەرەبەکان باز لە مستەوطناتی ئیسرائیلی دەکەن ئێمەش ئەو مستەوطناتەمان هەبوو گوندی خۆمان و خزم و کەسوکارمان هەمووی عەرەبەکان زەویزاری ئێمە زەویزرا ئیمان هەبووە 20 ساڵن پارتیەکان برێم عەرەبەکان زەویەکانیان داگیر کردیە ئێکاچی من مەسعود بارزانەتی نەقەومایە تۆ چێ دەوێری بێتن سەیری گوندی دۆرەی بکات لەو ئەرێ لەو 5-6 ملیۆنەی چەند کەس گوندی دۆرەی دیتیە بەس گوندی خەڵک ئامادەی پڕی داعش بکەیت سنووری ئێمە من لێرەدا هەڕیان دوایین شتم لەسەر ئەوەیە دەمێ بڵێم ئەو گوندانە جوتیارانی لێیە خەڵکی ئەو جوتیارانە زۆر قوربانی خەڵکی مەنتیقەی دەشتی هەولێر قەراز و کەندێناوە قوربانی زۆر گەورەیاندایە شەڕی زۆر سەختیان کردیە و زۆر جوتیاری قوربەسەر نەکبەت و بە سەدان شەهیدیاندایە و ئەو دەشتە ڕق و تەقەی دەشتی هەولێرە ئەو بەعسیان لە زەواق نابوو خەڵکی دەشتی هەولێرەی هەموو حزبەکان کوڕی ئەو مەنتیقەیە نمونەی قارەمانێتیان هەبووە بڕوا بکەن تێ قەرەچ و خیتی لێ نەبوو لێ ئەوە نییە ئاوشتیوانە
لەو عەرزە کاچی بە کاچەی ئەو بەعسیان تەنگاو کردبوو هەتا بن هەولێرێ دەیان شەڕی نەبەردی و قارەمانەتی شوعی یەکێتی سۆسیالیست هەتا پارتیش کرایە لەو منتیقەیە ئەو خەڵکە زۆر دیفاعی لە قاک و ئەرز خۆی کردیە گورە بابەمە خزممان هەبووە بەس ئاوی دایتە پێشمەرگەی ئەعدام کرایە بەس ئاوی دایت پێشمەرگە لە 78 ئەعدام کرایە خەڵکی گوندی دێمەکار بوو هەموو کەس دەزانێت وەزەم ناوی مەغدی بوو خەڵک ئاوا قوربانی دایە مەسعود بارزانی مەسرور بارزانی ئەو سەدان داعشە چییە لە بۆ چاندینە لەوێندەر کە کەس نازانی لە چێ ڕادەوەستی هاوڕێیان ئەو داعشانە دەبنە بەڵایەکی زۆر گەورە وەک بوونێ ئێستا سیویەکی مانجێدا ئەوە ئەمریکا بە ڕاشکا دەرێ هێزە شەرکەرەکانیش دەکشێنینەوە داعش ئەو هێزەی هەیە لە بەرامبەر ئەو جوتیاری کوردی چی لێ دەکەیت ئەو هێزە فشۆڵەی تومان دیت مەسعود بارزانی لە شەنگاڵ ئەو هەموو داعشەتان لەگە تورکیا لۆ زیندی کردیتەوە لەوێندەر لۆ جانی جوتیاری کورد لۆ خاچی کوردستان هێزێک یەک تۆزن ئەوەی هەبی دەکرێتن هێزێکی دڕندەی وەکو داعش تاوانە و داعشانەی هەند داعشی عەرەبی هاوردەن بۆ زانیاری تا ئەو داعشی مەغریبی و تونوسی و جەزائیری نین عەرەبی هاوردەی ئەو منتیقەن دەرەقەتی جوتیاری کورد نادینە ئەوەیان دەکەن سەرچاندانی وەکو کارتێکی سیاسی تورکیا قەتەر پارتی و سەرەسە ئەمریکاشەیە هاوڕێیان لەو منتیقەیە لە بۆ گیانی کورد لەبەرەوەی سنووری جوگرافیا لەبەرەوەی منتیقەیەکی نەوتاویە هەموو گوندەکان نەوتی لێیە هاوڕێیان هیچ گوندەکی منتیقەی لای ئێمە نییە چەند بیرە نەفتەچی لێ نەبی وە ئەلەوێندەر قووەتی دەداتە نەفتی کەرکوچیە و 135 نەفتی کە دەدزرێ لە منتیقەی لای ئێمەیە بەس بڕۆ جوتیاری کوردی ئەو منتیقەیە ببینە چ لە چ وەزعێکدایە زراعەتەکەی نەما نەوتەکەش هەموو لە خۆیان دەدزن دووکەڵەکەی لە بۆ خەڵکی دیبەگە و مەخمور و قەراز و کەندێناوەیە بۆیە من لێرە داوا لە عەشیرەت و سەرۆکخێڵ و خەڵکی ئەو منتیقانە دەکەم لە سیانەکان لە بندیانەکان لە شێروانیەکان خوا ببورن بە هەموو ئەوەکان لە پاڵانیەکان لە پاڵانیەکان مامەسێنیەکان ساڵەییەکان بلباسەکان ڕۆژبەیانیەکان هورمازیارەکان ئێوە خاوەنی ئەو خاکەن ئێوە کەس نەزانی ئێوە لەسەر ئەو گوندانەی خۆتان سەدان شەهیدتاندایە سەدان قوربانیتاندایە ئێوە شەرەف ناموس یەکسانە بە خاک بە حزب نییە بە بەرپرس نییە من هەندێک بەرپرسی سەربازی پارتی ملپان دەبینم ئەڵێ ئەگەر مەسعود بارزانی بڵێ خۆم بە کوشتن دەدەم بێغیرەت لەسەر گوندەکەت خۆت بە کوشت بدە لەسەر خاچی کوردستان خۆت بە کوشتن بدە قەید ناکە مەسعودت خۆش دەوێ بە شەرەف و کەرامەت یەکسانە بە خاک بزانە لەسەر 2 مەتر زەوی لە دنیای چەند جەنگی جیهانی ڕوویدایە کە من ناڵێم جەنگ بکەن بەس فێر بن دیفاع لە خاکتان بکەن کەوە دەرەمەنێن بە تێمەگەن ئەمە لە ئەوروپاینە ئۆینا هەمومان کوڕی ئەوە بووینە و بەدەیان زار لەو کوردستانەی لەسەر ئەو خاک و ئەوەی وە لێرەش ئەو شەڕی دەکەین کە ئەمە ئەو شەڕی بە ئێمە دەکرێت لە ململانێ لەگە داعش لەگەوە بڕواب کە زۆر زیاترە لە چەکدارەکانی پارتی یعنی هەموو کات خەباتی نێودەوڵەتی دیبلۆماسی ئەو نییە پارتیوێکێتی هەوڵ دەدەن کە هیچ بەربوومیان نەبوو ئەوە دێ دەبینی ڕەوەندەکی کوردی کارتۆنی دروست کردیە پارتی ئەوەندە خێری نەبوو بەڵام ئێمە ئەنفالمان بە جینۆساید ناساند ئێمە چەشەی کوردمان بە دنیا ناساند ئێمە سەدان سیاسی ئەوروپیمان کردە دۆستی کورد کە لە ڕقی پارتی جەدید دوورکەوتنەوە ئێمە دژی ئەردۆغان و ئیطلاعات و ئێران و ئەوانە لە سەنگەر دەچینە وەزارەتی دەرەوەکان ئەو ئیشەی بەمە دەکرێت زۆر وەرەوە کوردستان کاکە دەسمەوە دەمە ژمارەك بەس لێرە ئیشمان پێ دەکرێت بە هەر حاڵ من دووبارەی دەکەمەوە لە عەشیرەتی بندیان سیان مامەسێنی ساڵەیی شێروانی بلباس ڕۆژبەیانی هورمزیارەکان و داوای لێبوردن دەکەم ئەگەر عەشیرەتەش کەم نەبێت چونکە هەر گوندەی عەشیرەتە چییە هەر گوندەی هەر چەند گوندێک عەشیرەتە چییە دیفاع لە خاچی خۆتان بکەن بەرنامەکەیە دیسان بۆ زاری سێم لە زێری بۆ وە پیرانتان هەڵتان بقەنێنن عەرەبی هاوردەی شۆڤینی بێتە سەر ئەو ناوچەیە زەوی و زارەکانتان سەر لە نوێ ئەوە بێ دووش هاوڕێیان هەموو کەس کە هەڵدەقەنێت زۆر بە زەحمەت دەگەڕێتەوە سەر گوندەکانی خۆی چەندین گوند لە خەتی قەرازێ نەما کورد ناگەڕێتەوە
لەبەرەوەی عەرەبی تعریف کراو لێوێندە زۆر بەقوەتە بەحسەکان و تەعاملی خراپی پێشمەرگە لەگەر خەڵکی عەرەب کەس ناگەڕێتەوە ناوێری خەتی قەرازی بەو لای 70-80 مارە کەس ناوێری بگەڕێتەوە هەموو تەسلیمی عەرەب کرا لەو بەرەی مایە ئەو بەرەش وا دەیانەوێت بەدەرکەن و هەمووش پارتی لە پێناوی مەکسەبی سیاسی خۆی ببینن تا ئێستا تەقەیەکی لە داعش نەکردیە مەسعود چ خۆت گفت دەکەیەوە لە خەڵک و دەبی وابی هەتا ئێستا ئەوامر نادەیە پێشمەرگەی تەقەی لە داعش بکە چ خۆتیان لێ تووڕە دەکەی چار داعش نایە ئەوە بی و کوڕەکەت دەنێری بابا کوڕت مەنێرە برێ ئەو کچوک ئەو کوڕە و خەڵکی ئەو مەنتیقەیە لە داعش بدەن نانیان لۆمە بنێرن ئەرزاقیان لێ ببڕن ئەرزاقیان لێ ببڕن یخۆرە داعش لە چای قەرەچوو خاوڕیان ئەمە وەکو گوتم هیچی لێ نییە چۆن دەکرێت ئەو هەموو ساڵ و نیوەکە بژیتن ئاو دەبی بە سەدان چەندین تەنکی ڕۆژانە لە بۆیان بڕوە 300 کەس ئەرزاقی بدرێتە دەبی کوبی هاوڕێیان بەچێ دەکرێت کورە لە هەمووی کارە ساتر دوایش بڵێم برادێک باسی کرد لە گوندی چەغەمیرەی 10 کیلۆمەتر لە دیبەگە دوورە 10 کیلۆمەتر لە مزگەوتەکەی نووسرایە دەوڵەت الئیسلام باقیە کورد نووسیتی چه شەرمە زۆربەی شوانەکانی بنچایی لە ترسی مەسلحەتی خۆیان تەنسیق لەگە داعش دەکەن لەبەرەوەی دەبین قیادەکانیان کووە خۆیان لە جێری دەدەن زۆربەی ئەو گوندانە ساڵ و نیوەکە داعش دەبین خۆیان لە جێری دەدەن زۆربەی شوانەکان لەگە داعش تەنسیقیان هەیە لەبەرەوەی ئەگەنا ناتان بژی چ شەرمەکە مەسعود بارزانیەت و ئەو خەڵکەت لەوێن دەرەوە کردێت ئەدا من تێژ ناگەم یعنی تو سیفەتت چییە بەجددیمە سیفەتت چییە بڕیار دەدەی نەقڵ دەکەی دەگۆزیەوە بەخۆ بە پاڤێری سەرۆک حزبن بەڵام نوختەکە لەوەدا هاوڕێیان داعش وەکو گورگێک بریندار بوو لەسەر مردن بوو زیندیان کردەوە بە خێویان کرد ئێستا بەریان دایتە گیانی ئەو خەڵکەی ئەمریکا بکشێتەوە 10 زیاتر دەیکەنە گورگ 10 زیاتر هێزەکی مدەڕەبی ئامادەکراوە و ئەو داعشە داعشی ئەسڵ نییە بەعسیەکانن عەرەبە هاوردەکانن بە کاتی سیاسی بەڵام کاکە کورد بازی دەدە کێشەی کورد بازی دەدە دەشبینن چ زەریبەک بەوە دەدا لە کاتێک داعش لە بەرامبەر خەڵکی کوردستان هیچ نەبوو هیچ نییە بەس ئەوە کاچی من مەسعود بارزانیم ئەمگۆ کە بە باڵە دەستن واز لە هەموو قسەیەکی بریقەدار بینە بڵێ پێشمەرگەی تەقەی لە داعشکەن ئێتۆ دەست پێی پێشمەرگەت بەستایتەوە چ مزایەدەی قەومی دەکەی لەسەر ئێمە چ کوڕەکەت دەنێریە وێندەر کە داعش لە پێشیدا بێ و بڕواتوە تەقەی لێ نەکەی بە چ کەلێک دێ کە نەکەویە دووی کە بە لە ئاشکەفتەکان دەریان نەپەڕێنی کە ئەرزاقی لۆ بنێریە قەوم زادە شعر و پەخشانە نەکەین مۆدیری مایەت و بەجددیمە و تێدەگەی زمانی 70-80کانم بەو دروشمە بەخۆ بە کوڕەکەت بەو دروشمە قەومیانە دێن قسە دەکەن کورد و کوردستان ئاڵای کوردستان گورە بابە داعشت پڕی چای قەرەچووقی کرد داعشت پڕی چای قەرەچووقی کرد لۆ گەمەی سیاسی خۆتان لەناوتان نەبرد تا ئێستا ڕۆدیتان شەڕی خدر زەورە شەڕی لێبان یەک تەقەیان نەکردیە باشە لۆ ناکەی ئەو هێزە لۆ چیە لەسەر ئەو گرچایی لۆ دوو داعشی ناگرن و ناکوژن کەچی ئەرزاقیان دەدەنێ هودنەیان هەیە لەگەریان هودنا ئێوە هودنەیە لەسەر حسابی کووردە لەسەر حسابی خەڵکی قەراج و کەندێناوە مەخمورە سبەی ئەمە بازەریبەکەی دەدەن خزم و کەس و کار و عەشیرەت و کێشەی کورد ئەوەی دەدەکات چکە سنووری جوگرافی کوردستانە هێزەکی وا دڕندەی هەندێک گەمەی سیاسی پێ بکەی تخوا هێزەکی دڕندەی وەکو داعش هاوڕێیان ئیسرائیل وەخت خۆی حەماسی دروست کرد حرەکەی جیهادی دروست کرد بۆ زانیاریتان پێی خۆش بوو ئەوە بوون ئەو گرگەلەی یەکێتی بزوتنەوەی ئیسلامی بدایەت تەرویز دەکرد دەگوت ئەوە کۆنەپەرستن وەکی پارتیەوە دەبن نەی بۆ گورگ لە 93 ئەو داعشە دیسان ئەوان زیندیان کردەوە پارتی و خەتەر و تورکیا و ئەوان دیتر بووە چ بەڵایەک لە بۆ هەموو مەنتیقەی لە بۆ پارتیش نازانم یعنی چ ئیسفادەک لەوەدا هەیە وا منەوە دەڵێم لە یەکێتی شاوڕیان هەیە لینک و ڕەنگی ئەمریکاش هەندێک هەبی بەڵام کاکە ببینن ئەمریکا کە دەرێ دەکشێمەوە هجومی داعش چەند زۆر بووە لەو 2 هەفتەی هەمووش گەمەی سیاسیە ئێ بەس 22 پێشمەرگە شەید بووە 50 بریندار بووە خەڵک لە دڵە ڕاوچێیە خەڵک
کورە بڕوا بکەنە سەرگەڕان مەسئولەشی سەربازی گەورەی پارتی ناوێری بچی لەوێن دەربنووی لە بەرەوەی داعش شەڕەشیان نێکردیە پارەی نەداینێ پارەیان دەدەنێ زۆربەی دەوڵەمەندەکانی ئەو مەنتیقەیە لە ترسی داعش من نامەوێت ڕکلام لە ئەو هێزە تیرۆریستیە بکەم بەس ئەوانە بواریان دەدەن ئێکە بواریان دەدەن خەڵکی شێ هەڵپەرستە ئەنی شوانی نەکبەتی کورد ئەگەر لەگە داعش نەوعەک لە تەنسیقی نەبیکەوە شتێکی زۆر خراپە ناوێری مەڕ و ماڵاتی لە بنچای قەرەچوو ئەوە بکە بەس ئەوە ئەنگۆنە فێری ئەو خیانەتەیان دەکەن کە من خەمی ئەوەم نییە ئەلێرەش بی هاوڕیان ئەو داعشە خۆ کە گەشە دەکا شەلم کوێرم کەس نامپارێزی هێزێکی زۆر درندەیە چەند زوو لێی بدرێ چەند زوو سەرکوت بکرێ چەند زوو ئەوە بکرێ هێشتا درەنگە کاچی من بۆیە وازم زادە بینە بڕیاری تەقە بدە بڕیاری تەقە بدە گە ڕاز دەگەی بڕیاری تەقە بدە بڕیاری ئەو بدەن لێیان بدرێ تۆ بە چ کەلک دێ هێز دەنێری وێندر بەڵام لە بۆ نیە تەقەی لێ بکە وازش لەمە بینە مەسعود و مەسرور بارزانانی ئەوەندە خەریکی مێ بڕۆ قسە خەریکی داعش بە هەموو ڕۆژێ شکایەتێک لەو شەڕی تەکنەلۆژیای لەگەر ئێمە دەکەی بڕۆ شەڕی داعش بکەن بڕۆ ئەو پارەی لە شەڕی تەکنەلۆژیا تەرخان دەگەی لە دوو گیانی مەجموعە کەسی کە ڕەخنەگرن لە ئەوروپای لە کوردستان تەرکیز لەسەر لای کۆمنتی خەڵک دەکەن بڕۆن هێزی پاراستن بەنە سەحودەکان بزان داعش لە چێن دەردێ لە چێ هاری کاریان دەکە بڕۆ ئەگەر هێزی ئاسایشی نەتەوەیی بڕۆ ئەوانە ببەوێندەر پاراستن ببەسە هەموو گوندەکانی سەر سنوورەکان سەرچیا قەرەجوخ معلوماتیان لێ کوکوت خۆ شەرم نییە شەنگار ڕوویدا پاراستن یەک کەس شەرمی لە خۆی نەکرد یعنی ئەو هێزە لۆ چییە ئەگەر نەزانی داعش خەتەی چییە دژمنی کورد خەتەی چییە لە چیا قەرەجوخ وەڵا نەمازانی هجومی خدرجەی کرا کورد و کوردستان ئاڵای کوردستان شەرەفە پاراستن لەوێندەیە نەگرۆ گیانی زیندانی بادنی دەبی لۆ گیانی داعش بی لۆ گیانی دژمنانی کورد بی چ خەتەچیان لەبن سەریە بڕۆ پاراستنەکان پەرکە لە سەرچیا قەرەجوخ معلومات کۆکەنەوە ئەگەر ڕاز دەکەن چێ ئەرزاقیان دەداتێ چێ تەمویلیان دەکا خەڵکیان لێ بکردن معلوماتی استخباراتیتان هەبیتن هەوڕیان سوپاسی هەستان دەکەم ببورن بەس ئێوە سەیری ئەوڕۆ مەکەن ها سەیری مانجیەک و دوور بکەن چ کارە ساتێکیان دروست کردیە لە ساڵ و نیوەی ئەو داعشانیان ئەزیەت نەدایە ڕێیان لێ نەگرتن لە ناویان ببچ چ کارە ساتێک لۆ ئایندەی کورد هەرچی خەڵک کوژرا جیرە تورکیا و پارتی و قەتەر بەرپرس چ کارە ساتێک بە هیواشم خەڵکی گوندەکان وەکو لێ هێبان وەکو هەموو گوندەکان دیفاع لە شەڕەف و ناموسی خۆتان دەکەن ئەوەندەی دەتوانن و هەر یەکێکتان کوژە بزان کە پارتی یەکێتی لە هەردوو لە گەرمیان ئەوانە بەرپرسن لە کوشتندانی خزم و براو ئەوەکانتان چکۆوانە پێیان دەکرێت داعش لەناو ببن داعش هیچ نەما بوو ئەوڕان سیچل کەس بوون لە بناری چای قەرەچوو لێیان نەدان ئەرزاقیان لۆ دەبەن ئیحتیمامیان پێدەن بوون ئەو هێزە کڵەگایە ئێستا شەوێکی ئارام سوپاس بۆ جێرە ڕاگرتنتان لە هەر شوێنەکەن ڕێز و تەقدیرمانەیە سەربەرزی بۆ خەڵکە شۆڕژێر و کۆڵ نەدەرەکەیە ڕوو ڕەشیش بۆ هەموو خائینانەیە کە خیانەت لە خاک و زێدی با و باپیرانیان دەکەن کە هەڵپەرستن کە حەیوان ئاسا هاوڕیان من دوایین جملەم لەسەوە برێم فەرقی حەیوان و ئینسان دەزانن چییە حەیوان بەس بیر لە خۆی دەکاتەوە خواردنی هەبی نەخورێ دیفاع لە خۆی دەگا ئینسان وە نییە ئینسان بیر لە چادەوروبەر دەکاتەوە بۆیە هەر ئینسانێک کە بەس بیری لە مەعاش و ژیانی خۆی کردەوە حەیوانە کاتێکی خۆش